خواناسان وەکو ئیمامی ئیبراهیمی نەخعی ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە قورئانی دەخوێند لە ژوورێکا لە شوێنێکا بەتەنها کاتێک کەسێ بەهاتایەتە ژوورەوە هەستی بکرایە کەسێک دێتە ژوورۆ قورئانەکەی داپۆشی با خەڵک زانێ قورئان نەخوێن ئێستا کابرا بێ بە ئاشکرا بڵێ من قورئان نەخوێنم بە ئاشکرا فەخری پێوەکە شانازی پێوەکە برای بەڕێزم من ناڵێم ئەوەی کە قورئان دەخوێنێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕیا دەکات نە بەڵام تۆ خۆت پۆزی پێوە لێمەدە ئەوە کارەساتەکە لەوەدایە ترسناکەکە لەوەدایە کە تۆ شتێک دەکەی فەخر و شانازی پێوە دەکەی ئەوەندە دەچی بۆ عومرە هەوڵ دە خۆت بپارێزە ئەوەندەشت بڵاو مەکەرەوە با خەڵک بزانێ من لە عومرەم با خەڵک بزانێ من لە کەعبەم با خەڵک نەزانێ تۆ بۆ خوا کردت بۆچی خەڵکی بزانێ جەماعەتی هاتن بەلای ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ وتیان ئیمامی عومەر فڵان و فڵان و فڵان و فڵان کوژران باسی خەزایە کرا و فڵان و فڵانیش کوژران تۆ ناناسی هەنێ کەسی زۆر پیاو چاک و قارەمان و پاڵەوان کوژران خوا بە شەهیدیان قبوڵکا بەڵام تۆ ناناسی ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەوە زەرەریان پێ ناگەێنێ کە عومەر نایانناسێ گرنگ ئەوەی خوا دایانناسێ تۆش بۆ خوا کارەکانت ئەنجام بدە دڵنیا بە خوای گەورە دڵخۆشت دەکا کارەکانت با بۆ خوا بێ بۆ ڕەزامەندی خوا بێت بۆ ناودەرکردن و بۆ ئەوە نەبێت کە خەڵکی شانازیت پێوە بکات